لە دوای بە دوواداچوونی ساڵێکی زیاتری ئەو لیژنەی ئێمە ئەم کۆبوونەوەی لێبەرەم هات و لەم کۆبوونەوە گەیشتینە ئەم دەرەنجامانەی خوارەوە. یەکەم دروستکردنی لیژنەیەکی زانستی لە تەندروستی، لە کوالیتی کۆنتڕۆڵ، لە ژینگە زایدەن ئەو کۆمپانیانی کە لە بواری کوالیتی کۆنتڕۆڵە کارەکان و زایدەن وێنەری کارگەکانی بەرەمهێنانی ئەو لە شاری سلێمانیە بۆ ئەوەی راپۆرتێکی زانستی تەواومان بنێ لەسەر ئەو مەوادە پلاستیکیەی بە تایبەتی لە ئاوی پەرداخەکانە و دڵنیایی تەواومان بنێ کە ئەو مەوادە پلاستیکیە لە ڕووی ستاندارد و کوالیتیەوە هیچ کێشەیەکی نییە و هیچ کاریگەریەکی لەسەر تەندروستیمان دروست ناکات.